طبعا من ڕێبوارم پەیڕەوی سیستەمی خۆراکیەکەم پێرێن کیتۆ زۆربەی خواردنەکانم ڤیدیۆیەکەم و لایڤەکەمەوە زۆر کەس ڕەخنەم لێگری زۆر کەسی دەستخۆشەکەن لۆی ئەوە گرنگ نییە بەلامانەوە یار بوو تازە باسی وەت کرد بەڵام من پرسیارەکەم ئەوەیە ئەو ڕۆژێ مامۆستایەک ڤیدیۆیەکەم دی مامۆستایەکی بە ڕێزی ئاینی گوتی حەرامە نەخواردنی لە خۆگرتنەوەت ئێستا بۆ نمونە ئەمە میوە ناخۆین شەکر ناخۆین سیستەمەکەمان وایە سیستەمەکان وایە تەمەنە من وەزنم نێزیک بوو لە 160 کیلۆی بەو سیستەمە خۆراکیێ خۆم هاتیمە 98 کیلۆی یعنی ئەمە 6 کیلۆ وەزنم دانایە بەڵام ئەمە شەکر بەکارناینین بە هیچ شێوەیەکی وەزائیدەن میوە بەکارناینێن یعنی لەو ڕۆژێ من گوێم لەو مامۆستای بە بەڕاستی قەلەق بوویمە یعنی نەخواردنی میوەی لۆ ئەمن گوناحبارم مەکە نەخواردنی شەکری لۆ ئەمن گوناحبارم لەگەڵ ڕێزمە ئەو جۆرە فتوایانە شوێن خۆی ناگرێت بۆ نمونە تۆ ئەزانیت نیعمەتێ لە نیعمەتەکانی خوا بۆ نەکاڵت شووتی ئەمە قەبزت ئەکات باشە یا بۆ نمونە وەزنت زیادەکە من نایخۆم نە لەبەر ئەوەی کەوا حرامە لەبەر ئەوەی کەوا زیان لە تەندروستیم هەدا بۆ نمونە گۆشتی سوود بۆ زەخت خراپە بۆ چۆن بڵێ بۆ لاشەی من خراپە بۆ تەندروستیم خراپە من گۆشتی سوود تەواو لە خۆم ئەگرمەوە لەبەر ئەوەی کەوا تەندروستیم تێک نەچێت نەک ئەوەی کە حرام بێت بۆیە ئێوە کە کیتۆ ئەکەن هەر شتێک ئەکەن مادام بۆ مودەیەکی کاتیە هەتا ئەوەی کەوا ڕێژەی چی پێڵێن وەزنت دابەزیێت تا ئەوەی باش تەندروست بیت کۆمەڵی خواردن لە خۆت ئەگریتەوە بۆ مانەیە نان کە حرامە بۆ مانایی کەوا من ئەمەوێ ڕێک بمەوە چونکە بەو میوانە بەو خواردنانە وەزنم زیاد ئەکا و تەندروستیشم تێک ئەچێت بۆیە من بۆ خۆم ئێستا حالیەن زۆر حەزم لە کاڵەگە بەڵام لەبەر ئەوەی کە کاڵەگە خۆم سکێشەی پێگرم نایخۆم باشە ناڵێم حرامە من لە خۆم گرتوتەوە لەبەر ئەوە تەندروستیم تێک ئەدا گوڵە بە ڕۆژە خۆشە حەزیشم لێتی بەڵام هەست ئەەکەم بۆنێکی ناخۆشی هەیە و هەست دەکەم کات بەسەربردنێکەوەمانە نایکەم بۆ نمونە زۆربەی کات نەمکردو باشە قوربانگە ئەمە بە نمونە ئەیگەنەوە دەست خۆشە مامۆستا زۆر جار عەدیسم لەو باسەکە دێری خۆشە ئەدی خوای گەورە و شتانەی لۆ دروست کردە مامۆستا من نەزاری چۆرە براشی دەکەم هەر شتێک بۆ تەندروستی گونجاو بوو بیخۆ و هەر شتێکیش کە حەڵاڵم باس حەڵاڵەکانەکەم و هەر شتێکیش بۆ تەندروستی گونجاو نەبوو مەیخۆ لەبەر ئەوەی کە شەکر ناخۆیت و میوە ناخۆیت و 6 کیلۆ لە وەزنت دابەزیوە 62 کیلۆ لە وەزنت دابەزیوە ئەمە تەجربەیەکی زۆر باشە بۆ تۆ و خەڵکی ترش ئەتوانێت تەجربەی کات و مانای ئەوە نییە تۆ مادام میوەت نەخواردووە خوای گەورە عقوبەتەدا لەسەرەوەی بۆ میوە ناخۆی تا دەست خۆشە مامۆستا ئەمیش بەڵێنم بەخوای گەورەم داوە ئیسفادەم لەو سیستەمەی کردیا هیچ کەسێکشم بێبەش نەکردیا باوەڕ بکەی زۆربەی کاتەکانی خۆم لۆی تەرخان کردیا زۆر ڤیدیۆی دانم زۆر جوابی خەڵکە دەم و لایڤ لۆ خەڵکەکەم و یعنی بەڵێ هەموو شتەکان دانێ بەڵام ئەو مامۆستا یعنی ئەمنی قەلەق کردم بەڕاستی مامۆستا من خوورمەش ناخۆم هەنجوینیش ناخۆم زۆر جان بە عەدی سەرێن ئەوە شیفایە بەڵام مامۆستا ئەمە کاتی خۆشەویستی بە هەنجوینی وەک ئێستا بەکار نەیناوە یعنی وەکو شیفای خوارد ئێستا کابرا دوونانی بە هەنجوینی خوا ئەوە مامۆستا ناکا شیفا یعنی زۆر جار ڕەخنەی وەشمان لێ ئەگرنەرێ کۆ بێت تۆ توانی بۆ نمونە تێستی هەنگوین بکەی هەنگێک لە هەنگوین بخۆیت ئەمە ئاساییە وەکو خۆت دیسا من هەنگوین ناخۆم بۆ نایخۆم مانای ئەوە نییە کە حرامە و مانە کاکە بۆم ناخورێ بە نمونە بۆم ناخورێ ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزنمژۆکیان خواردووە لە بەردەمیا لەسەر سفرە بزنمژۆک خۆ دەزانی کام حیوانێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەی خواردووە مانای ئەوەش نییە کە حرامی کردێ نەی خواردووە طەبیعەتی نەیبردووە ئەمە ئاساییە قوربانگە بۆیە لە خۆت ئەگریتەوە لەبەر تەندروستیت ئەما چێتە قاڵبی موباح هیچ کێشەی بکەن دەست چاوت خۆشە مامۆستا